سڵاوتان لێ بێت و بەیانیتان باش بەم دیمەنە جوانەی یەکەم ڕۆژی پاییز نیشاندەری ئەوەیە کە ئێمە وەرزی پاییزێکی دیکەشمان بینی کە وەرزێکی ڕەنگاوڕەنگی جوانە. وەرزی پاییز جگەلەوەی کە گۆڕانکاری بەسەر سروشت و گەڵا و گژ و گیاکان و دار و درەختەکان هێنێت، گۆڕانکاریەکیش لە هەستی نووسەران و شاعیران و ئەوانەی کە ئەدەب دۆستن دروست دەکات. ئەم ڕۆژانە ڕۆژێکی تایبەتن کە ئەوانەی دەستی نووسینیان هەیە هۆنراوە دەنووسن و هەستێکی تایبەتیان بۆ پاییز هەیە، لەم ڕۆژانە زیاترە و هەستانە دەدرکێنن. پاییز وەرزێکە دروست دەکا، بەرەو ناو زستان دەچین، کەش و هەوا سارد دەبێت، بەڵام هاوسەنگێکی تەواوی تایە. کاتژمێرەکانی ڕۆژ و شەو یەکسانە بنەوە بە یەکتری. بۆیە ئەمڕۆ دەمانەوێت کەمێکیش باس لە پاییز بکەین. پاییزتان پیرۆز بێت، ئەم وەرزەتان لێ پیرۆز بێت، بەو هیوایی کە وەرزێکی پڕ لە شادی، پڕ لە خۆشی، پڕ لە سەلامەتی و تەندروستی دەست پێ بکەین. جا ڕۆژتان باش و بەیانیتان باش. لە بەیانی 24ێکی دیکە لەگەڵ ئێوەی خۆشەویستە بین، بەو هیوایی کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە جوانی و شادی بێ بۆتان. لە پرۆگرامی ئەمڕۆمان جگە لە ئەوەی کە باسی وەرزی پاییز ئەکەین، باسی هاوڵاتێکی بەرازیلی کە چەند جارێک بەسەردان هاتۆتە هەرێمی کوردستان و تێکەڵبوونی خەڵکی کولتوری کوردستانی بینیوە و هەروەها ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانیشی بینیوە و ئەم ناوچانە سەرنجی ئەوی ڕاکێشاوە بۆ بۆنەیەوە جلوبەرگی کوردیش ئەپۆشێت. جگە لەمانە باسی دەقە یاساییەکانەکەین کە چۆن ئەبێت مامەڵەیان لەگەڵا بکرێت و ئەوەش کە لە سەرەتا باسم کرد باسی پاییز ئەکەین کە لای مرۆڤەکان پێناسەی جیاواز و هەستی جیاواز دروست دەکات. ئەمە جگەلەوەی کە پاییز پانتاییەکی زۆری لە ناو ئەدەبیاتی کوردی و شعری شاعران داگیر کردووە. ئەمڕۆ لە ڕووی ئەدەبیاتەوە باسی پاییزتان بۆ ئەکەم. جا لەگەڵمان بن بۆ هیوایی کە کاتژمێرێک لەگەڵ ئێمە بەخۆشی بەسەر بن. ساڵێک تێپەڕێت بەسەر دامەزراندنی ئیدارەی سربەخۆی زاخۆ. هەر بەم بۆنەیەوە چالاکی جیاجیا لە شارەکە بەڕێوەچوو لە هەر هەمووی جیاوازتر لەسەر ئەرکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاهەنگێکی بە کۆمەڵ بۆ دەبووک و زاوای دەفەری زاخۆ بەڕێوەچوو یەخوا پیرۆزیان بێ. جناب سەرۆک بینینەجی و ڕاگەاندنا ئیدارە سەربەخۆیە زاخۆ و سەرپەرشتیاری وێ ڕاگەیەنێت. باوەشە پرە دەلال و ڕێوڕەسمێکی جیاواز. ڕێوڕەسمێک کۆ تێدا و بە هەلکەفتە یەکەمین ساڵڤەگەرە دامەزراندنا ئیدارەیە سەربەخۆیە زاخۆ شاهیە بکوومە 10 بیک و زاڤایان لەسەر ئەرکێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی وەکو دیاری بە هەمی خەرجیان بە تێگێڕان. شاهیانەکە بکووم دیارiyeka taybet şilaya baraj Cenab-ı Serokê Hikûmeta Herêma Kurdistanê bû hatiye dabînkirin û ki ev xerciyê dawetê hemî corê xerciyê wê dawetê jî Hikûmeta Herêma Kurdistanê staya xwe vegirtîne. Keçûkurên ku wekobî ku zava û bikûm şahiya xwe bi vê helkeftê gêrayîn jî dilxweş bûn ku bi vê bîraweriyê pêkgeheştîn û diyariya ku bi wan hatiye dan. Ev roje geleka rojeka pîroz e û vê rojê de min daweta xwe û bîrhatneka mezin e bo me vê rojê de. Rojeka pîroz defa gele xweş bîte keyfa me hebe rojeka gele bû. Evrû yekemîn salvegera damezrandina îdareya serbexweya Zaxû bû ku li roja 20 îlûna sala 2021 û li serdestê Mesrûr Barzanî Serokê Hikûmeta Herêma Kurdistanê li Zaxû hatibû ragihandin. Çendîn çalakiyên cuda bi vê helkeftê hatine encamdan. Lêya ku serinca hemû aliyekê bû xwe kêşayî, gêrana şahiya bikûma van 10 bîk û zavayan û pêgeheştina wan bû di vê rojê de. Ku ji bo wan dibe bîreweriyek û hemî salan digel salvegera îdareya serbexweya Zaxû tê saxkirin û li bîrînan. İslam Yusuf Kurdistan 24 Zaxû.
جا باسی هاوڵاتیەک بکەین باسی چیرۆکی هاوڵاتیەکی بەرازیلی بکەین کە شەیدای کوردستانە شەیدای کووردە شەیدای جلی کوردیە کڵاو جامانە ئەمانە هەمووی بۆ ئەو زۆر تایبەتن ئەو جلوبەرگی کوردی دەپۆشێت و هەر سەیریشی بکەین ڕێک ئەڵەی کوردێکی تەواوە هاوڵاتیەکی بەرازیلیە کە چەند جارێکە سەردانی هەرێمی کوردستانیشی کردووە تێکەڵبوونی خەڵک و کولتوری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان سەرنجی ئەوی ڕاکێشاوە بۆ بۆنەیە جلوبەرگی کوردی دەپۆشێت و هاوڵاتیە بەرازیلەکە ناوی جۆسەیە و دەڵێت کە هاتمە کوردستان دوای گەڕانەوە هاتمە سەر ئاینی ئیسلاموە لە شارێکیش دەژی کە تەنیا 800 موسڵمانی لێ دەژی پێکەوە ئەم بابەتەمان بۆ ئێوە ئامادە کردووە هەم من بینەریە بم هەم ئێوە لەگەڵ هاتوومەتە لای دوو گەشتیار کە خۆیان بەخانە خوێ دەزانن جلی کوردی و کڵاو و جامانە و تەسبێحەکەی دەستی لە کوردێکی تاو دەچێت جۆسی خەڵکی بەرازیلە و چوارەم جارێتی سەردانی کوردستان دەکات ئەو خۆشەویستی بۆ کورد و کوردستان وای لێ کردووە هەر شتێک بەکار بهێنێت دەبێ مۆرکێکی کوردی پێوە بێت ئەمجارە جۆسی لەگەڵ خوشکەکەی سەردانی کوردستانی کردووە لە دوای گفتوگۆیەکی زۆر بەڕێدەکەوین بۆ بازاری قەیسەری هەولێر جۆسی و نیوسای شارەزای بەرهەمە کوردەکانن پەنیر و هەنگوین و ترشە سماق و حەڵوا تاقی دەکەنەوە دەچینە مەچکۆ و چایەک دەخۆینەوە و باسی چیرۆکی ناسینی کوردستانم بۆ دەکات جۆسی چیرۆکێکی تری هەیە دوای ئەوەی ساڵی ڕابردوو سەردانی کوردستان دەکات کاتێک دەگەڕێتەوە بەرازیل دەبێتە مسلمان شارەکەی جۆسی تەنها 800 مسلمانی لێدەژی لە مانجی 12 ساڵی 2021 یەکەم جار بوو هاوڕێیەکی کوردم ناسی لە فەیسبوک خەڵکی ڕووڤیا بوو دومیان ناوی سیروان زێباری بوو پاشان بڕیارمدا زیاتر گەڕان و لێکۆڵینەوە بکەم دەربارەی کوردستان چونکە ئەوان زۆر میهرەبان بوون پاشان من وڵاتێک و نەتەوەیەکی جوانم دۆزیەوە کاتێک کە یەکەم جار هاتمە کوردستان بۆ من زۆر سوپرایز بوو چونکە نەمدەزانی ئەوەندە پێشوازیم لێ دەکەن هاوڕێ کوردەکانم من دەربارەی موسڵمانانم دەزانی چونکە لە هەواڵەکان بە خراپی باز دەکران کە داعشن بەڵام کاتێک هاوڕێ کوردەکانم بینی بە خۆشەویستیەوە پێشوازیان لێ دەکردم ئەمە جیاوازیەکی زۆر بوو بۆ من ئەو ساڵ دووبارە بۆ نەورۆز دێمەوە ئاکرێ شارێکی زۆر جوانە دوای ئەوەی کە گەڕامەوە بەرازیل بڕیارمدا ببم بە موسڵمان نیوسای خوشکی جۆسی کە یەکەمین جارەتی سەردانی کوردستان دەکات بڕیاری داوە ساڵێکی تریش بگەڕێتەوە چونکە وەکو خۆی دەڵێت کورد بەڕاستی خەڵکێکی میوان دۆستە کوردستان هەموو خەڵکەکەی میهرەبان و باشن کاتێک لێرەم وەک ئەوە وایە لە وڵاتی خۆم بم هەرچەندە ئێرە جیاوازە بەڵام ئاشتەوایی و خۆشەویستی و ڕێز زیاترە من حەزم لێرەیە چونکە لە بەرازیل ئەم هەستم نییە پارەم هەیە و دەمەوێت هەموو ساڵێک بمە ئێرە چونکە کوردستان بەڕاستی تایبەتە جۆسی لە فەیسبوک نازناوی سوورچی و زێباری بەکاردەهێنێت بەهۆی ئەو هاوڕێیانەی کە سوورچی و زێبارین کوردستانی ناسیوە و سەردانی شاری دهۆک و ئاکرێ و دیانە و ڕەواندز و سۆران و زاخۆی کردووە بڕیاریشی داوە ساڵێکی تر کە هاتەوە بچێتە سلێمانی ڕەنا ساڵی کوردستان 24 هەولێر باشە با بینە ناو ئەو بابەتەی کە زۆر تایبەتە ئەوەی کە ئەم بەیانیە ئیتر وردە لە 20 مانگەوە دەست پێکات تر هەنگاوە نین بەرەو وەرزی پاییز ئێمە هەر لە ئەمڕۆ دەستمان پێ کردو جا وەرزی پاییزێکێکە لە وەرزە جوانەکانی ساڵ کە تیا گۆڕانکاری بەسەر سروشتا دێت و سروشت حەو ڕەنگەکەی خۆی دەبەخشێت بە چاوی ئەو کەسانەی کە ئەو سروشتە جوانە دەبینن پاییز لە لای مرۆڤەکان پێناسەی جیاواز و هەستی جیاوازی شەبەخشێت ئەمە جگە لەوەی کە پاییز پانتاییکی زۆری لە ناو ئەدەبیاتی کوردی و شعری شاعران هەیە
و بۆچوونی بەشێک لە هاوڵاتیان لە ناو سروشتی شاری سلێمانی لەبێ لەلایەن هاوکارمانەوە داریا کەمال وەرگیراوە کە پێکەوە بینەری ئەبن دواتر دێمۆلاتان میوانێکی زۆر تایبەتم لەلایە لەگەڵ ئەوە دەسەکەی بە گفتوگۆکردن کە ئەو دکتۆرە شکرێ یاخوا بە خێر هاتی سەر چاوانم حەزم کرد بناسێنم جا دواتر بچین سەیری ئەو بابەتە بکەین ئەو چاوپێکەوتانی کە لەگەڵ هاوڵاتیان کرا و دواتر بگەڕێن وڵات بەخێر. پاییز هێندەی سەحری ئەو جوانەی کە هەیەی هێندەش خۆی ناو پانتایی شعر و ئەدەبیاتی کوردیدا بەجێهێشتووە. پاییز هێندەی ئەو ڕنگانەی کە هەیەی و دەیبەخشێت هێندەش هەستی جیاواز لە ناو مرۆڤەکاندا دروست دەکات وەکو هەستی غەریبی، نامۆیی، دڵخۆشی و هەندێک جاریش خەمگینی. ئەمە ژوای کردووە پاییز شێناسەی جیاوازی لە لای مرۆڤەکان هەبێت. وەرزی پاییز لە لای تۆ چێکێنێ؟ واتە کەش و هەوایەکی فێنێک دەرباز بوون لە گەرمای هاوین ئیتر زۆر شت مانای زۆر شتەگەیەنێت. باشە چه هەستێ بە تۆ بەخشێت جگە لەم مانایانە؟ چۆن ئەڵێ خەمەکان ئەوەرێن پاییزیش وەکو چۆنڵی کۆتایی هاتنی خەمەکانیان وەرینی ئەو خەمانەیە کە لە ناو دڵ تاماونەتەوە. زۆر بەمان لە پاییزە هەستێکی خەمگینی یان هەستێکی زۆر شاعرانەمان بۆیێت یان هەستێکی غەریبی جیاواز لە وەرزەکانی دیکە لای تۆمە هەبووە؟ وەڵی نازانم. بۆچی مرۆڤەکان زیاتر لە وەرزی پاییزە هەست بە خەمگینیەکەن ئەمە تا چەندە لە ڕووی دەرونیەوە مامەڵی لەگەڵاکرێ؟ بەڕای من لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێت کە هۆکارەکەی ئەوەیە هەتاو نامێنێت چۆنڵی جەوەکە تەنگ ئەبێت بەڵام خۆی وەرزێکی جیاوازە هەموو وەرزەکان جوانیکی خۆی هەیە. پاییزیش بێگومان وەکو وەرزەکانی تر جوانترە وەرینی گەڵاکانە یعنی هەر خۆی لە ڕووی سروشتەوە شێوەکان ئەگۆڕێ ئەوەش جوانیەکە بەخشێت. وەرزێکی خۆشە و نازانانی چۆن بڵێن ئارامیەکە بەخشێ بە ئینسان من وایە نازانمانی هەسی پێەکەم خۆشیم پێگەێنێت. چۆن لە ڕووی ئەو هەوا مەسەڵەسە بۆ نهایی نەک گەرمە زستانە ساردە بەڵام پاییز هەوایکی خۆشیە مام ناوەندە خۆشانی. جگە لە ئاو هەواکەی جوانی ئەو کە شش کە دروستێکات چی لای تۆ دروست دەکات؟ هەر بۆ چاو بۆ مێشی ئینسان بۆ هەموو خۆشە نازمانی پاییز بە هەموو شێوەیەک بە هەڕوویەکی هەموو ڕێکۆ جوانە هەنی خۆشە بەڕاستی ینی پاییز. بۆچی لای هەنێک کەس لە پاییزا خەمگینە بن؟ غەمگین وەڵی ترەوە کەوتە سەر کەسەکە خۆی نازمانی غەمگینی بۆ ینی نازانم احتیمالە وەرینی ئەو گەڵایە بێ کە ئەوەرێت وەکو چۆنەڵیت ئەو غەمگینی من وای ئەبینم نازانم کە گەڵاکە ئەوەرێ ئەو گەڵایە ئەمرێت گەڵای تازە لە بەهارا دەرەچێتەوە وەنیە احتیمالە بۆ بگەڕێتەوە خۆی بەڕێی خۆی بە بۆچوونی خۆی. لای تۆ چیەکەێنێت؟ پاییز یەکێکە لە وەرزانەی کە من زۆر حەزم پێێتی ینی خۆشتنی وەرزە دیمەنی ئەو گەڵاوەرین و نانیاڵی چۆنەڵی بەلکە زێڕینێ ینی وەکو ئاڵتونێ لە ئارزەکە دیار جەویکی جوان وەرزێکی جوانە. لە پاییزە قەت هەبۆ شتێک بنووسی تایبەت بێ بۆ وەرزە؟ نا بەزێک شتێکی زۆر تایبەتمەندی خۆم هەیە کچەکەم لە 21 نوێ لە تایی بوو. هیچ یادەوەریەک تێ لە پاییزا بێت کەوا لێ بکە بگەڕێتەوە بۆ پاییز؟ خۆشحاڵم جارێک بەش هەموو شتێک و نا بەس لەم مانگایرە دایک بووم ئەوە خۆشە هەستێکی خۆشە وەکۆی کە ئامەتەن شتێکم هەبێنا لەگەڵ یای شتێکم نییە. بۆچی مرۆڤەکان لە پاییزە زیاتر خەمگینن؟ ئەمە شتێکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم کەسە چۆن بڕیان لەسەر ئەم وەرزایەت دانیشی تۆ بەهار هەیە سەوزاییە خەڵکە چێ بۆ سەیران بەڵام ئەمە بیرەوەری کووردە بەڵام لەلایەکی چۆڵەن پاییز نا وەرزەکە درۆزنە ئەمە قسەیانە ناتوانین بچینە دەرەوە ناتوانیانە ماڵەوە بین کاتێکە دڵت
تەنگە بێ بەمە ئەمە شتێکە لە ناو کووردا هەستەکەم بۆ بەباو تەنها ئەوەی مۆزۆ پاییز لای من ڕەنگە گەیەنێ چونکە پاییز هەموو ڕەنگەکانی تایە اینجا پڕجوانیە وەرزێکی هەستیارە زۆر هەستیارە هەناریش وەرزێک پێگەیشتنی هەنارم زۆر خۆشەوێ ینی یەکێکە لەو میوانەی کە لەلام تایبەتمەندی خۆی هەیە بێجگەر لەوەی کە ینی تۆ سەیری بەرگەکەی کە ناوەوەی سەیریکە ینی چیرۆکێکە بۆ خۆی ئەگەرێکیتەوە پەردەیەکی لەسرە ئەو دەنکانە چۆن بە تەنیژیەکەوە دروستکراوێکی میوەیەکی دروستکراوی یەزدانە کە زۆر 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 جوانە ئەم وەرزێکی زۆر خۆشە وەرزی پاییز بۆچی خۆشە بەلای تۆ بەلای من و بەرەو فێنکی ئەڕوات ئەنجام میوەی زۆرە میوەی هەنار بەڵام بەداخەوەم ساڵ کەمە باشە جگەل لەوەی کە باست کرد چ شتێکی تر هەیە کە تۆ یادەوەریتە بێت لەناو وەرزی پاییزا بێت یادەوەری لەناو وەرزی پاییزە وەڵا یادەوەری خۆشمە هەیە و بەخوا ناخۆشیش مەرەیە دەستی هاوکارم دالیا خۆش بێت بۆ ئەم فۆکس پۆپە تایبەتە کە تایبەت کرابوو بە وەرزی پاییز و بۆچوونی هاوڵاتیانی وەرگرت هەر کەسەوە بۆچوونێکی جیاوازی هەبوو بۆ میوەی کا لەم وەرزەیە پێ ئەگات دڵی خۆش بوو هەر بوو بە وەرینی گەڵاکان بە دیتنی ڕەنگەکان ئەم بەیانیە دەمانوێت زۆر زیاتر لەسەر پاییز قسە بکەین پاییز فەلسەفەیەکی لە پشتە دکتۆرە شوکری ڕەسوڵ مامۆستای زانکۆ ئەم بەیانێ لەگەڵمانە باسی ئەو فەلسەفەیەکەین بەخێرتان باش سەرەتای پاییزیش لە ئێوە پیرۆز زۆر سپاس دەکەین دکتۆرە هەر سەرەتا کە پرۆگراممان دەست پێ کرد بە تایبەتمەندی پاییز دەستمان پێ کرد دەمانێت بزانین کە وەرزی پاییز ئەمەندە هەست بزوێنەرە ئەمەندە دڵی کەسێک بەشێک لە بۆچوونەکانتیان هەندێک کەس دڵی پێی تەنگە بێ هەندێک کەس پێی خۆشە بۆچی ئەم فەلسەفەی تایە ئەم وەرزە وەرزەکانی تش گۆڕانکاری تایبەت و جیاوازی تیاکرێت دەستان خۆش بێ ئەوە یەکەم پرۆگرامە بە سەرەتای پاییز دەست پێ دەکرێت و لە 23 مانگەوە مانگی نۆ سەرەتای پاییز دەست پێەکە تۆ سەیری دەرەوە بکە ئەوە نیشانەی پاییزە کە دەڵێ هەوربەری ئاسمان دەگرێت ڕەنگی ئاسمان دەگۆڕێت لە هەمان کاتیشا بروسکە هەورێک دروست دەبێت نم باران دەبارێت ئەمە جۆرێکە ئەم بارانە خۆی لە خۆیان پیت و بەرەکەتە ئەمە بەلایەک ئەم پیت و بەرەکەتە تۆ ئەگەر گاستنێک بێنی لە زەوی بی یەکەم هەڵکەندنی پەڵەیەک دروستە بێ پێڵێن پەڵەی پچکۆلە دوو هەم بارانیش کە ئەبارێ لە پاییزە پێڵێن پەڵەی گەورە یعنی تر لێرە جوتیارەکان دڵیان خۆشە بێ لێرات کە تۆ باسی ئێستا فەلسەفەیەک کرد لە پاییزە فەلسەفەی مردن و ژیانی تایە سێرەکەی کۆمەڵێک میوە لە ناو پاییزدا زیاتر پێ ئەگەن جوانی خۆیان ئەبەخشن مرۆڤ کە تەماشای ناوەڕۆکی ئەو میوە ئەکا بە تایبەتی هەنار هەست بە ژیانەکە هەست ئەەکەی چۆن ئەم هەموو دەنگکانە لە ناو یەکایەکیان گرتووە و وەکو بڵێ ڕۆح ئەبەخشن بە بەرامبەرەکەیان ئەمە جۆرێکە لە ژیان لە هەمان کاتیشا تۆ سەیری درەختەکانەکەی درەختەکان دارەکان ئەو گەڵا جوانانەی کە پێوێتی هەرەوە بە شنەی بای پاییز کە لە گەڵاکان دەدا باوەڕم پێ بکەن نەک لە لای شاعیران بەڵکو لە لای ئەوانەی کە ئەلهای پاییزیان هەیە حەزیان لە پاییزە ئەم وەرینە هێواشە کە وردە وردە گەڵاکان ئەوە ڕێو ئەچێتە سەر ئەو زەویە فەرشێکی یەزدانی پڕ جوان و پڕ لە ڕنگ و پڕ لە شتێکی جوانە لای دروست دەکات لە هەمان کاتیشە پاییز لە عەقڵێتی شاعیرانی کوردە و لە ناو میلەتی کوردیشدا بە وەرزێکدا ئەنرێت کە مرۆڤ لەو وەرزەدا تووشی خەمۆکیە بێ تووشی ئازارە بێ تووشی فرمێزگە بێ تووشی دڵتەنگی دەبێ ئێستا
ئەگە تۆ شارەزای خوێندنەوەی چ لە زمانەکان بە لە ڕێ عەربی و بێز عەربی باشە مش دەمێ ئەو پرسیارە بکەم بڵێ پاییز لە ڕووی جوانیەکەیەوە لە ڕووی ئەوەی کە هۆنراوەی لەسەر نووسەر لە ئەدەبیات تا دەستی نووسەران تایدا چۆنەڵێت دیارترە ئەمە بەهۆی ئەوەیە کە ئێمەی کورد زیاتر گرنگی بەم بابەتین یا لە کولتور و نەتەوەکانی دیکەش بە هەمان شێوەیە کە پاییز تایبەتمەندی خۆیەوە هەر بنووسی پاییز کۆڵ ئێمە هۆنراوی پاییزیت بۆ دەرەچێت لە گوگڵ سەرچی بۆ بکەیت لە نەتەوەکانی دیکەش بەو شێوەیە جەنابەت لە مۆسکۆش تاوات کردووەکو ئەوەنی من بزانم بڵێ شارەزای لە زمانی دیکەش هەیە بڵێ ئێمە من بە حکمی ئەوەی کە 5 ساڵ لە مۆسکۆ بووم و لەوێ دکتۆرام تەواو کرد وەرزی پاییز لەو وڵاتە کە بەشێکە لە ئەوروپای ڕۆژهەڵات و لە هەموو ئەوروپاشە لە کوردستان لە هەموو دنیادا وەرزی پاییز سیفاتێکی تایبەتی خۆی هەیە ترەگەمە بچینە ناو کرۆکە و لە ڕووی ئەدەبیاتەوانە باوەڕەکەی پۆشکنی شاعرکەیەکێکە لە برسترین ئەدەبیاتی کلاسیکی میلەتی ڕووس شعرێکی تایبەتی هەیە پێی ئەڵێن زەڵەتۆی زیملۆ یعنی پاییزی زێڕین چۆن لە لای گۆرانی شاعریش هەمانە لەسەر پاییز لەسەر بەهاری پاییز کە هەم بەهار و هین تێکەڵاوی کردووە ئەمانە ئێمە ئەگە تەماشای بکەین جۆرێکی جوانترین وێنە بە ئێمە دەبەخشێ ئەو فەرشی زەویە ئەبێتە فەرشێکی زرد قاوەیی زەردی کاڵ زەردی تۆخ ئیتر جۆرە نەخشێک مرۆڤ زیاتر ئەلهایە بێ لە ناو ئەدەبیاتی کوردیدا ئەگەر ئێمە بینە سەری نازناوێک بەخشرا بە محەممەد عومەر عوسمان پیانەوت جەنەڕاڵی پاییز ئەم پیاوە زۆربەی زۆری شیعرەکانی لەسەر پاییز بوو لە هەمان کاتیشا دەستڕەنگین بوو بە فڵچەکەی وێنەی پاییزیشی دەکێشە ئەمە بۆیە ئەم نازناوەی پێبەخشرا و لە هەمان کاتیشدا و کوێستا ئاماژەم پێکرد فەلسفەی مردن و ژیان لە زۆربەی زۆری شیعرەکانە هەرچەند خۆی کە من زۆر لە نزیکەوە ئەم ناسی و هیلمە کرد لە ڕوخساریا لە هەڵس و کەوتیا هەمیشە خەمۆکیەکی لە دەموچاوە بەدی ئەکرا تۆ هەست دەکرد بەو فڵچەیە کە وێنەکانی دەکێشە هەستت بە ژیانە کرد بەو لایەنەی کە وا باسی هەنار و ئەم جۆرە شتانەی ئەکرد هەستت بە ژیانە کرد تازە بەڕاستی ئەو ناوەی کە پێی نرا و نازناوێکی تایبەتیە جەنەڕاڵی پاییز هەر لە خۆی دەوەشایەوە باشە دکتۆرە پێت وایە کە لە ناو هۆنراوەکان هۆنراوە کوردیەکان لە کلاسیکەکانی شابا باسکەین کامیان زیاتر لەسەر پاییز هۆنراوەیانەوە لە ئەدەبیاتی کوردیە من لەم ماوەیە دیوانی گۆرانم جارێکی تر دەور کردەوانە لە هەموو شاعیرانی کووردە زۆر سەیرە یعنی من لە ماوەیەک پێش ئێستا مەولەوی شاعیر لە ڕووی بەهارەوە لەسەر بەهار پانتایەکی گەورەی لە شعری کوردیا داگیر کردووە کە پەیوەندی بە سروشتەوە هەیە لە دیوانی گۆرانە مەسلەی پاییز سێ شعری گەورەی کە کراوە بە گۆرانی و ئێستاش پاییز پاییز بووکی پرج زەرد من ما تۆزیز هەردوو هاودەر مامەڵە لەگەڵ سروشت لە بینی ناخی خۆیە دەکات گۆرانی شاعری سێ شعری گەورە لە ناو دیوانەکەیە هەیە کە هەمووی لەسەر پاییزە ئەمە لێرەدا کە بەڕێزت ئەڵێ کامە شاعیر لە ناو ئەدەبی نوێی کووردە یان لە ناو ئەدەبی هاوچەرخی کووردە بە پلەی یەکەم کە بە جەنەڕاڵی پاییز دانراوە ئەمە محەممەد عومەر عوسمانە و هەروەها لە دیوانی گۆرانشە سێ پارچە شعری پاییزم لە زاراوەی کرمانجی کامێک لە زاراوەی کرمانجیشە خۆی شاعیرانمان بەداخەوانێ ئێمە زیاتر لە ناو ئەدەبیانات جەختمان کردوتە لەسەر شێوەزاری کرمانجی خوارو ئەگین ئەگەر بیتە سەر شاعیرانی ئەویش کۆمەڵێک شاعیرانی هاوچەرخیان هەیە مامەڵەیان لەگەڵ پاییزا کردوێت ئەو مؤەیەد طەیب یەکێکە لەوانەیەکەوە باسی پاییزمان بووەکە تر لەبەرەوەی شێوەزارەکەیە گەر منتان بکتایە لەوانە بوو لە ماڵەوانێ دیراسەیەکم ئەکرد جۆری شعرەکان ناورۆکی شعرەکان دڵی شاعیر لە وەرزی پاییزە یا پێش وەرزی پاییزە ئەلهای بۆچی ئەمانە بەڵام هەر بەگشتی دکتۆرە بەڵام شاعیری کورد بە هەموو شێوەزارەکان
شعریان نووسیوە لەسەر پاییز باشکەرەوە. پاییز و ئەوینداریش وەک دوانەیەکی لە یەکدا نەبڕاون چون هەر وەکو لەگەڵ بەهارە ئەویندار دوانەیەکی لە یەکدا نەبڕاون لە پاییزیشە ئەو هەستە لە بینی ئەویندار و پاییز و خۆی دەڵێت دووریەکەی ئایس دووریەکەی یارم وەکو پاییزە چۆن پاییز برێتێ لە دابڕانێک ئیتر دابڕان لەو خۆشی و جوانی کە تۆ لە بەهارە ئەیبینی ئەبینی لە وەرزی پاییزدا نە هەموو شتەکان ڕوت بۆتەوانێ یعنی هەموو شتەکان ڕوت بۆتەوە و بەرەو مردنێکی یەکجاری لەسەر ئەو زەویە ڕژاوە ئەمە جۆرێکە لەوە بەڵام کە لە بەهارە ئەبی دڵت ئەلهای سەفر یعنی گەشت و گوزارە حەزەکەی بچی گوڵەکان ببینی ئێستا من لەم پەنجەرەوە سەیری ئەو دیو باخچەکە ئەەکەم یعنی جۆرە ئەلهایەکی شعر و دڵخۆشی و ئەوە بوو بچمە شوێنێکی تر هەمووی زەردە و درەختێکی پێنەوە تۆ لە خۆتەوانە هەست بە خەمۆکی ئەەکەی اینجا لە بینی ئەم فەلسەفەی ژیان و فەلسەفەی وەرین کە بەرەو نەمان دەچێت فەلسفەیەکی زۆر گرنگە لە بینی ژیانەوە ئەم دوانە هەمیشە و هەردەم وەکو دوشتی دش بە یەک ئەمیان سەرچاوی ژیانە ئەویان سەرچاوەکە بەرەو مردن و بەوە جارێکی تر لەم پاییزە تۆ کە باران ئەبارەیە کە هەوایەکی زۆر کە بڕەشەبایەک هەست ئەەکەی وردەوە دە چەند شتێکی تر سەر لە نوێ دروست دەبێتەوە ئەلێرەیە فەلسەفەکە دیارە بابین لەسەر فۆلکلۆری کوردەواریش لەناو فۆلکلۆری کوردەواریە چۆن لە پاییز باڵی کوردەواری چۆن لی تێگەیشتەوە چێن تەماشای کردووە چی کراوە لەناو فۆلکلۆری لە ئەدەبیاتی فۆلکلۆرە بەتایبەتی لە ئەدەبی ملیە پانتایەکی گەورە دراوە بە وەرزی زستان ئەمە مانای ئەوە نییە کە وەرزەکانی تر فەرامۆش کرابێ هەر چوار وەرزەکان باس کراوە لە فۆلکلۆری کوردیە لە پاییز لە ئەدەبیاتی ملیە یعنی برێتیە لە پەندی پێشینان کە لە ڕەنگی داوەتەوە پاییز لە پەندی پێشینانە ئامۆژگاریە ئامۆژگاری مرۆڤەکات ئەڵێ ئەگەر وەرزەکە پاییز بوو لە سەربان یعنی زوو بچۆرە ژوورەوانە ئەگەر بەهار بوو زوو بڕۆ سەربان مەسەلەن بۆ نمونە ئەڵێ پاییزان هەرۆبانیە بنەبانێ بواران هەرۆ سەربانە لە بەهاران زوو بچۆرە سەربان لە پاییزانیشە وەرە زوو بڕۆرە و ژوورە چکە سەرما دەبێت یەکێک لە سیفاتی پاییز لەم وەرزەدا نەخۆشی زۆر بڵاو بێتەوانێت بە تایبەتی ئەگەر تۆ سەیریکە مرۆڤ تووشی ئەنفلۆنزا بێ مرۆڤ تووشی نەخۆشی گەروی وشکە بێ تووشی قڵشانی دەست و پەنجە و پێست ئەبێ ئەمانە جۆرێکە ئەو ئیحسایی کە کراوە لە عالەما ئەڵێ ساڵی 11 ملیۆن کەس تووشی ئەنفلۆنزا و دەردەکانی پاییز دەبن ئەمە مانایەوە یەکێکە لە تایبەتیەکانی لە ڕووی تەندروستیێوانەیە یەکێکە لە تایبەتەکانی وەرزی پاییز ئەگەر بچینە ناو فۆلکلۆرەوانەیە ئامۆژگاری تۆ ئەکا ئەڵێ ماستی پاییز لە هەموو وەرزەکانی تر خۆشترە ئەڵێ ماستی پاییزان بدە ئازیزان شیری بەهاران بدە نەیاران ینی شیری بەهار بیدە بە نەیاری خۆت یعنی ئەوەی کە حەزل لێ ناکە و دۆستیە ئەمە بەلایە یاخود لە کاتێکی میوانە کە تۆ حەزل لە میوانە دیت ئەوەنە دڵت خۆشەڵێ یاخوا بە خێربێ میوانی ئازیز بە ڕۆژی بەهار بە شەوی پاییز لە پاییزدا شەو درێژە بێ مرۆڤ حەزەکە زیاتر دانیشێ لەگەڵ میوانەکانی و قسەی خۆش و ئەمانە بکە هەر لە پاییزە لە فۆلکلۆری کوردی و بە تایبەتی لە ئەدەبە میلیەکە پاییز ئەبێتە 3 مانگ ئیچت مانگی 8 بێ مانگی حوتەیە 8ەمە و هەروەها مانگی 9ەمە مانگی یەکەم پێڵێنە ڕزبەر ئەو تۆ ڕزەکەت بڕیوەتەوانی وردە وردە ئیتر ئەبینی ڕوو دەبێتەوە مانگێکی تر پێی دەڵێ خەزەروەر هەڵوەدینێکی تەواوە مانگی سێم پێڵێ سەرماوەس لەم مانگی سیا ئیتر دنیا زۆر زۆر سەر دەبێت تۆ بەرە و زستان دەچێت ئەمە ئەتوانین بڵێن لە فۆلکلۆری کوردیشە ئاها بەو شێوە ڕەنگی داوەتەوە لە ڕووی پەندەکانەوە دەستەکانت خۆش بێ بەیانیەکەت جوانتر کردین لە یەکەم ڕۆژەکانی سەرەتای پاییز هەرچەندە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە 23 مانگ ئەکاتە پاییز یەکەم ڕۆژی پاییز بەڵام تر لە 20ەوە هەندێک ساڵ هەیە لە 20 تر ئێمەش ویسمان زووتر هەنگاوی بۆ بنین چونکە ئەم ڕۆژەوەکەیشی بە پێی کەشناسی وایە هەر بە هەمان شێوە ئاسمانێکی خۆڵەمێشیمان هەبوو ئەو دیمەنە جوانش
ئاماژەی بەوە کردتر وردە وردە ئەم وەرزە جوانە هات ئەمەش حەزمان کرد میوانێکی ئەم ئاوا بەم شێوە جوانمان هەبێت کە بەو جوانیە وەسفی پاییزمان بۆ بکات. منیش کە زانیم ئێوە ئەو ڕوەتان لێنام بێم باسی پاییز بکەم لە خەوی شیرین خەبەرم بۆوانی و هاتبەخێرتانەوە دڵخۆشم بە بینینیشە بژێت سپاس دەکەم ئەوانە زۆر خۆشی و سەرکەوتنت بۆ خوازم زۆر سپاس بەرنامەکە زۆر خۆشە زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ دکتۆرە شکریە ڕەسوڵ مامۆستای زانکۆیان بەیانیە لەگەڵمان بوو سپاس دەکەین. ڤیگەن بەیاز ئاغاچ کە مامۆستایە جیاواز لە پیشەکەی خۆی لە دوای کۆڕۆنا دەستی داوەتە فرۆشتنی بەرهەمە خۆراکیە جۆرا و جۆرەکان لە دیاربەکر. ئەو لە ماوەیەکی کەم کارەکەی فراوان کردو و بەرهەمە خۆراکیەکانی لە سەرانسەری تورکیا دەنگی داوەتەوە وەکو براندێکیش بە ناوی خۆی بەشێکی بەرهەمەکانی ڕەوانی بازاڕەکانی ئەوروپا کردووە. ئێمەش پێکەوە لێرە دەیبینین. مامۆستا فیگەنە کوچ باژارê Wanê û li Diyarbekirê dibîne ji baho baxçeyan berheman berhev dike û piştî kedeke dû dirêj wan ji bo bazarê bi markaya xwe amade dike. Fîgen Beyaza Açgül dibêje ku piştî ji beşa mamosteyî derdiçe nayê erktarkirin lê bi hevjînê xwe ra dersxane vedikin û piştî 8 sal wî karî dikin ji ber pandemiyê dersxaneyê digirin û gelek jî deyndar dibin. Lê meraka fîgen ya li ser tam û xurekan niha wê ber bi serkeftinan va dibe. Sebze halinden getiriyorduk. Demak me dest bi vî kara kir, di destpêkê de me zêdetir jî pêwîstiyan ji hala sebzeyan dikirî. Lê pişt re em li gund û baxçeyan geriyan û em niha berhemên xwe wisa peyda dikin. Em bi xwediyên bax û baxçeyan re li hev dikin û her tiştên xwe em bi xwe kom dikin. Bi vî rengê em berheman peyda dikin, hilberînkar ji mişteriyan. Me bi vî awayê markaya xwe çêkir û her diçe jî bazara me berfireh dibe. Mamoste Fîgen berhemekî ji çanda Mezopotamyayê salçeya vîşneyan ango doşava qeresî ku êdî hatiye ji bîrkirin jî hil diberîne û wek berhemê xwecî jî daye pesandkirin. Fatma Baturay û Leyla Güzel jî cîranên Fîgenin û di hilberîna van berheman da hevkarî dikin. Pandemî sürecî da bîna me dabûn û melûl hevdû nas kir ewlî wa başlekir ez jî yardımcı olarak wara inkî şoxilîm û piştî wî jî wa dewam kir heta vî seviyê wa xwehanî yani tiştê xweş çê dike tiştê kalîtelî çê dike qaîlekê tiştê xweş çêke yani müşterî wî jê memnûn bibe ew jî faydalanmış bibe çevre wî jî faydalanmış bibe. Yani îsal di salê min fîgen mamoste nas kiriye em tên rîçal çê dikin turşî çê dikin ondan sonra makarna erişte, ondan sonra terhana, konserve, turşu. İşte van tişte hem çetkin, tişte pır düzgünü, tişte pır kaliteli. Fîgen piştî ku zanîngehê ji beşa mamosteyî derdiçe nayê erktarkirin. Lê ew bi xwe saziyeka perwerdeyê ango dersxane vedikin. Dersxane jî di 2020 de ji ber pandemiyê tê girtin. Niha ji berhemên xwezayî bi sedan berhemên xurekan çê dike hem ji bo hewildoriya xwe hem jî ji bo bazara cîhanê difroşe. Sidik Eren, Kurdistan 24, Diyarbekir. جا لە بابەتانە دێنە سەر بابەتێک کە باسی یاساکە اینجا پێتان ئەڵێم شێوازی باسکردنەکەمان ئەم بەیانێت چۆنە بێت چونکە ئەگەر وەک لە ئەنەلۆژیکیەکەی سەری یاسا و دەقەکان بکەین دەبینی کە بەهۆی بارودۆخ و ژینگە و هەروەها ئەو باردۆخ کۆمەڵایەتی کە هەیە لە وڵاتان کاری یاساناس هاوبەشە و تەنها بۆ یەک ئامانجیشە ئەویش پاراستنی بەرژەوەندیەکانە و ئاسایشی تاک لە مەترسیەکانی دەوروبەری بۆی کە هۆشیار بێت هەر مەترسێکە ڕوبەڕووی بۆەوە لە ڕووی یاساییە بزانە چۆن مامەڵی لەگەڵەکات باشە کەوایە چۆن تاک بە دروستی سوود لە دەقە یاسایەکان وەربگرێت چۆن ئەبێ شارەزا بێت لە دەقە یاسایەکان لە کاتی هاتنەوە پێشەوەی هەر کێشەیەک چۆن دادگاکان بکاتە دەرچەیەک بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی ئەم بەیانیە میوانی ئێمە غازی حەمید ڕاوێژکاری یاساییە کە سەبارەت بە هۆشیاری یاسایی و تێگەیشتن لە دەقەکان قساکەین بەخێر هاتیت کاغازی سپاس بۆ تۆ تا چەنە گرنگە کە هاوڵاتیەکی ئاسایی کە نە یاسای خوێندووە نە لە یاساکان ئەزانێت
ئاشنایی هەبێت بە دەقە یاسایەکان. سەرەتا سپاس بۆ ئێوە تەبعاً وێ ڕای سپاسیش دەستخۆشیتان لێ یەکەم من متابعی کەناڵەکەی ئێوە کەم ماوەیە کە دەستان داوەتە کارێکی پیرۆز کە قسەکردنە لەسەر یاساوە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایە کام ئەرکێکی پیرۆز و خزمەت بە نیشتیمان دەکەم. سپاس ئەوە ئەرکی سەرشانمانە. هاوڵاتیان پێویستە هەموو هاوڵاتیەک ڕۆشنبیریەکی سەرەتایی هەبێت سەبارەت بە یاسا. چونکە یاسا تێکەڵاوە لەگەڵ هەموو بەشەکان و کایەکانی ژیانمان. کاتێک مرۆڤێک کە سبەی لە خەو هەڵدەستێ دەچێتە سەرکارەکەی بە ئۆتۆمبیل دەچێتە سەرکارەکەی یاخود دەچێتە وەزیفەیەکی گشتی یاخود کەرتی تایبەت هەموو ئەم هەڵسوکەوتانەی بەبێ ئەوەی خۆی بزانێ یعنی ڕوبەڕوو کارلێک لەگەڵ یاسایەک دەکات. بۆ نمونە کە من بە ئۆتۆمبیلەکەی خۆم دێمە ئێرە بەبێەوەی ئاگام لێبێ پێویستە من ڕەچاوی یاساکانی هاتوچۆ بکەم. کاتێک مۆبایلم پێویستە ڕەچاوی یاسایەکانی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی بکەم. هاوڵاتی هەست بە مەترسیەک ناکە کە یاسا وەکو بنەمایەک دایڕشتووە. یاسای عراقی کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق مەبدەئێکی هەیە دەڵێ القانون لا يحمل مغفلين الجهل لا يعتبر عذرا واتە نەزانینی ڕۆشنبیری یاسایی نەزانین بە دەقە یاسایەکان وەکو عذرێک حسابی بۆ ناکرێت لە کاتێکدا ئەگەر تاوانێک ڕوویدا و ئەو کردارەی کە تۆ ئەنجامتدا و نەتزانی تاوانە و ڕوبەڕووی سزا بوویتەوە نەزانین لە دەقە یاسایەکان نابێتە عذرێک و بتپەڕێنێتەوە لە سزا. بۆیە ئەمە ئەرکی ڕاگەیاندن و ئەرکی ئەتوانم بڵێم دەستگا نیشتیمانیەکان دەستگا گشتەکان قورستر دەکا مادام یاسا بنەمایەکی وهای داڕشتووە کە نەزانین بە دەقە یاساکان نابێتە عوزر کەواتە دەبێت بە هەر جۆرێک بێ ئێمە هاو نیشتیمانیانی خۆمان ڕۆشنبیر بکەین بە دەقە یاسایەکان. بۆ چکە لە ئەنجامی نەزانین بە دەقە یاسایەکان و سزاکان و سەرپێچەکان ڕەنگە ڕێژەی تاوان ڕێژەی سەرپێچەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد بێ. ئەگەر چی سزادانی کەسێک دیوێکی شخصی هەبێت کە خودی شخصەکە سزا دەدرێ بەڵام لە دیوێکی تردا کۆمەلگا بە کشتی تێدا زەرمەند دەبێت چونکە کە ڕێژەی تاوان و دیاردەی تاوان لە کۆمەلگایەکە زیاد بوو تەنیا خراپەی بۆ ئەو خێزانە بۆ خودی ئەو کەسە نییە لە ئەنجامدا کۆمەلگایەکە سومعی تێک دەچێت لە ئەنجامدا کە تاکەکانی ئەو کۆمەلگایە بە ئاراستێکی خراپدا دەچن کەواتە ئەخلاقی گشتی تێک دەچێت نەریتی گشتی و پەیوەندی گشتەکان تێک دەچن و لە ئەنجامدا ئەگەر بۆ نمونە کەسێک دەکوژرێک و نمونە بێنیتەوە جگە لەوەی کە ئەندامی خێزانێکە جگە لەوەی کە کوڕی دایک و باوکێکە لە هەمان کاتە ئەندامی ئەم کۆمەلگایە کەواتە ئەم کۆمەلگایە تاکێکی لە دەستدا کە بۆ زۆر بواری تر کە پێویستی بەو تاکە هەبوو بۆ پەرەپێدان و پێشخستنی کۆمەلگایەکە. باشەکە غازی ئەگەر وایە هەندێک جاریش هەیە کە خەڵک ناگەڕێتەوە بۆ یاسا و هەر چارەسەری کێشەکان لە ناو کۆمەلگا خودی کۆمەلگا چارەسەری ئەکات. ئەمە تا چەند دروستە کە بەشەیەکی کۆمەڵایەتی هەندێک یاسا هەیە بەبێ کە بچێتەوە بۆ دادگا هەندێک کێشەیە بەبێ بچێتەوە بۆ دادگا بە یاسایەکی کۆمەڵاتی چارەسەرەکەی. هەروەک جەنابەت فەرمووت کە ئەڵێ یاسایەکی کۆمەڵایەتی کەواتە ئەوش یاسایە یعنی کە نەریتی قەبیلەیەک نەریتی بنەماڵەیەک دوای داناوە فڵان جۆرە کێشە بەو شێوازە چارەسەر بکرێت لە ڕووی یاساییەوە تا چەندە ئەمە ڕێگە پێدراوە. سڵح بە شێوەیەکی گشتی واتە ئاشتەوایی بە یاسا ڕێکخراوە یعنی پێویستە ئەو سڵحا لە دوجاردا بهێنرێتە پێش دادگا پەسەندی بکە. یعنی ئەگەر لە دەرەوەش ئاشتەواییەک دەکرێت سڵحێک دەکرێت مەرجی خۆی هەیە یەکێک لە هەرە مەرجە گرنگەکان ئەوەیە کە لەسەر حسابی بەژەوەندی گشتی نەبێ و مخالفەی ئاداب و ئەخلاق نەبێ و بۆ نمونە جاروا هەیە ئاشتەوایی سڵح دەکرێت لەسەر مافی کەسانێک کە هێشتا مافی قانونیان تەسبیت نەبوو بۆ نمونە منداڵ زۆر جار لە کێشەی خێزانی ئێمە دەبینین ژن و مێردەکە سەرەوەی ئەوەی کە پێک دێن لەسەر مافە کەسیەکانی خۆیان وەکو بژێوی و پارە و ئەو شتانە دەبینین منداڵەکەش دەکەنە بەشێک لە ئاشتەوایەکەیان کە منداڵەکە لای کێبێ یان تەنەزول دەکەم لە منداڵەکە لە کاتێکدا منداڵ سلعەیەکی بازرگانی نییە مامەڵی پێوە بکەیت و تەنەزولی لێ بکەیت وێ ئەگەر ئەو مەرجانی تێدا بێ یاسا ڕێگەی پێداوە بە سڵح لە هەمان کاتە شەرعیش پێی خۆشەکە سڵح بکرێ سڵح سەید الئەحکامە بەڵام بە مەرجێک ڕەچاوکردنی ئەو خاڵانەی تێدا بکرێ و هۆکارێکی تریش کە خەڵک ئێستاکە پەنادەبا بۆ
دەرەوەی دادگاکان بەڕێی من ئەو قەرەباڵخی کە لە دادگاکاندا هەیە یعنی سە من خۆم وەکو پارێزەرێک بەشێکم لە دەسەڵاتی دادوەری پێویستە دان بە هەندێک کەم و کوڕی دەسەڵاتی دادوەریدا بنین کە خەڵکانێکەیە بەهۆی درێژە کێشانی یەکلابوونەوەی کەیسەکانیان لە دادگا ناچار دەبن پەنا بۆ کەسایەتێکی کۆمەڵایەتی ببن بۆ دیوەخانێک بۆ ڕئیس عەشرەتێک بن کە کێشەکان بۆ چارەسەر بکە. پێتان وانە ئەمە هەندێک جار هۆکارەکەی بۆ گەڕێتەوە خەڵک ها لە کوردواری خۆمانڵێ دعای بەبا مۆزوعەکە نەگاتە محکەمە هەر بەم شێوازە ناژ لە دادگارە لە با نەگاتە محکەمەوەی کە هەر خەڵک ڕاهاتۆ لەسەری ئای بەبا کێشەکە خۆمان حەلیکەی نەگاتە محکەمە بۆچی تا ئێستا شەرم هەیە لەوەی کە کێشەکان بڕاتە دادگا؟ ڕاست بەشێک لەو کێشانی کە نابرینە دادگا و لە ڕێگەی دیوەخانەکان و سڵحی عەشایرە ئەنجام دەدرێن بزڵ بەدەو قسەی جەنابتە کە پێیان وایە شەرمە ئەگەر بچیتە دادگا بۆ چارەسەرکردنی کێشەکەی خۆت لە کاتێکدا ئەسڵەن جێگەی شانازیە تۆ بۆ یەکلاکردنەوەی ململانەکانی خۆت پەنا ببێتە بەر دادگا چونکە ئێمە مەبدەئێکمان هەیە لە قانون دەڵێ بوونی یاسایەکی زاڵم یان بوونی سوڵتەیەکی زاڵم باشترە لە نەبوونی هیچ یاسایەک چونکە لە سایەی یاسایەکی ستەمکاردا بەشێک لە مافەکانت پێشێل دەکرێت بەڵام لە سایی نەبوونی هیچ یاسایەکدا خاوەنی هیچ مافێک نیت بۆیە ئەو ئاشتەوایی کە دەکرێت لە دەروی دادگاکان لەلایەن کەسانێکەوە دەکرێن کە شارەزایی یاساییان نییە ڕەنگە زۆر خوروقاتی یاسایی تێدا بکرێت زۆر مافی لایەنەکان پێشێل بکرێت بەبێ ئەوەی بزانن کە ئەوە ئەگەر پەنا ببنە بەردادگا بە شێوازێکی ئوسوڵیتر چارەسەر دەکرێت بۆیە ئامۆژگاری من بۆ هەر کەسێک کە کێشەیەکی هەیە زۆر بەبێ شەرمانە زۆر ئاسایانە پەنا بباتە بەر دادگاکان و دادگا مافی هەموو کەسێکی پاراستووە. باشە کە غازی لەلایەکی ترەوە ئێستا ئەم پرۆگرامانەکەین بۆی کە هاوڵاتی وشیار بێت لە ڕێی دادگاکانەوە مافی خۆی وەربگرێت بەڵام هەندێک جاریش هەیە چۆن بتوانین مامەڵە لەگەڵەوە بکەین کەسێک لە دادگا ئەچێت مافی خۆی وەربگرێتەوە لەگەڵ برایەکیتی لەگەڵ خوشکێتی داوایکی یاسایی تۆمار بکات دواتر هەر ئەو پەیوەندی کۆمەڵاتیان نامێنێ ئەڵێ قەت قسەی لەگەڵ ناکەم چونکە دەرگای دادگای لێگرتم چۆن خەڵک هۆشیار بکەینەوە کە ئەمە هەم بۆ ئەو باشە هەم بۆ کەسەکەی کە مافەکەی خوراوە. وەک لە سەرەتای بەرنامەکە باسم کرد بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایی زۆر زۆرورە باوەڕەت هەبێ وەکو خۆراک چۆن مرۆڤ هەموو ڕۆژێک پێویستی بە خۆراکە پێویستە ڕۆشنبیری یاسایی بەتایبەتی بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە کە تازە دەست بە هەستانەوە و بەرەو پێشچوون و پەرەپێدانی کۆمەلگا و پێشکەوتنی دەکەین و دیموکراسیەت تا ڕادەیەک ئەلەم بەشی کوردستان لە چاو بەشەکانی تری عێراق پەرەیسەندەوە بەرەو پێش دەچێت و لەگەڵ ئەوەشدا سەروەری یاسا بە بەراورد لەگەڵ بەشەکانی تری عێراق و هەندێک وڵاتی چواردەوریشمان ئەتوانم بڵێم لە زۆر ڕۆوە زۆر باشتر یاساکان داڕێژراون و لە ڕووی جێبەجێکردن و بڕیارەکانی دادگاش بە هەمان شێوە مکورتر و پتەوترن لە چاو دەور و بەرمان پێویستە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن کە بە شێوەیەکی بەردەوام هاوشێوەی ئەم بەرنامەی ئێوە یاخود بەرنامەیەکی تایبەتیان هەبێ لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایی معلومی جەنابتانە بابەتی یاسایی خۆی بابەتێکی وشکە یعنی ڕەنگە هاوڵاتیەک بەلایەوە قورس بێ سەعاتێک دانیشێ بە دیار بەرنامەیەکەوە کە باسی مادەی یاسایی بکە بەڵام ئەگەر تێکەڵ بکرێت لەگەڵ هەندێک بابەتی تری تەرفیهی سەرنجڕاکێش بۆ ئەوەی هاوڵاتی حەزمی بکە دواتر لە لای ئێمە یعنی بەشێکی زۆری هاوڵاتیان دادگا وەکو شتێکی تۆقێنەر سەیری ئەەکەن و ئازان کە بچنە دادگا ئیتر یەکسەر کە لە بچە ئەکرێن ئەگیرێن و ئەو نمونی کە جەنابیشت باست کرد کە خوشکوبرایە گیان هاوسەرێک کە پێی وابێ مادام لایەنی بەرامبەر دەرگای دادگای لێگر ئیتر بێ و پەیوەندیە کۆمەڵایەتی بچڕێنێ ئەوە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە ئەگەر لە ڕاستیدا بیری لێ بکاتەوە مەفروض وایە سوپاسی لایەنی بەرامبەر بکە کە لە ڕێگەی دادگاوە دەیەوێت کێشەکانی چارەسەر بکات چونکە پەنابردن بۆ دادگا خۆی لە خۆیدا مانای ئەوەیە من دەمەوێ مافی هەردوو لامان بە یەکسانی ڕەچاو بکرێ خۆ ئەگەر پەناوی بردبایە بەر لایەنێکی تر خۆی لە خۆی دەمانایەوەی ئەو لایەنەوەکو پشتیوانیەک بۆ خۆی بەکاردێنە بۆ چارەسەرکردنی کێشەکەی. باش بە کورتی ئەمەوێت وەکو دوا پرسیار وەڵامیەوە بدێ ئەگەر کەسێک بیەوێت داوایەکی یاسایی تۆمار بکات ئەبێ سەرەتا لەکوێوە دەست پێ بکات ڕێکەی چۆنە؟ داوای یاسایی جۆراجۆرمان هەیە طبعاً ئێمە دوو تەوەری سەرەکیمان هەیە لە داوای یاسایی داوای سزاییمان هەیە کە پەیوەندیدارە بە تاوان ینی کەسێک ئەگەر تاوانێکی بەرامبەر ئەنجام بدرێ لی بدرێ شەڕی لەگەڵ بکرێ ئیهانە و جنێ و سوکاتی پێ بکرێ ئەوە دەچێتە خانەی تاوانەوە پێویستە لە نزیکترین بنکەی پۆلیس کە لە ماڵیەوە نزیکە سکاڵە تۆمار بکە
و دواتر لەوێ لە پێش ئەفسەری لێکۆڵینەوە سەرەتا وتەکانی وەردەگیرێ پاشانیش لێکۆڵەری دادی ئێستا خۆشببختانە لە هەموو بنکەکانی پۆلیس هەیە پاشان هەنگاوی سێم دەچێتە پێش دادوەری لێکۆڵینەوە وتەکانی پەسەند دەکرێت لە قۆناغەکانی دواتر هەر بەڵگەیەکی هەبێ پێشکەشی دەکا دادگا لەژێر ڕۆشنایی ئەو بەڵگانی کە پێشکەش کراوە بڕیاری پێویست دەدا بۆ نمە ئەگەر بەڵگەکان لە ئاستێدا من تاوانێکی گەور ئەنجام درا بۆ نمونەوەکو کوشتن ئەوە دادگا ڕاستەوخۆ دوای قەنەعەت پێهێنان بە بەڵگە پێشکەش کراوەکان فەرمانی دەستگیرکردن بۆ تاوانبار دەردەکە ئەمە دیوە سزایەکەی دیوە مەدەنیەکەی با بڵێن دیوە شارستانەکەی ئەوەیە کە کەسێک کێشەیەکی لەگەڵ خێزانی خۆی هەیە سەبارەت بە جیابوونەوە کەسێک کێشەی لەگەڵ کەسێکی تر هەیە پەیوەندی بە قەرزی بازرگانیەوە هەیە پەیوەندی بە کار و کاسبیەوە هەیە ئەوە لە دادگا شارستانەکان ئەو جۆرە داوایانە تۆمار دەکرێن بۆ نمونە کێشەی خێزانی لە دادگای باری کەسی تۆمار دەکرێت سەرەتا عریزەیەک یاخود داواکاریەک پێشکەش بە دادگا دەکات دادگاش دوای هەندێک ڕێکاری ڕۆتینی پێڕاگەاندن دەردەکە بۆ لایەنی بەرامبەر بۆ ئەوی فرسەتێکی بداتێ بڵێ ئەوە لایەنی بەرامبەر داوای لەسەر تۆ تۆمار کردووە و فڵان ڕۆژ دیاری کراوە بۆ دادبینی بۆ چییە ئەمە بۆ ئەوە ینی فرسەت بدا لایەنی بەرامبەریش خۆی ئامادە بکە یان پارێزەر دابین بکە بۆی دیفاع لە مافەکانی خۆی بکە بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەم بەیانە هاوکار بوویت لەگەڵ ئێمە کە هۆشیاری یاسایی بە هاوڵاتیان بگەینین بۆ هیوای کە بتوانین چەند جارێکی دیکە لە پرۆگرامەکانی ئێمە سەرنج بخینە سەرم بابەتە بووی کە هاوڵاتیانمان نەمافخراو بن نەوەش بێت لە دەقە یاسایەکان تێنەکەن سپاس دەکەین غازی حەمید ڕاوێژکاری یاسایی ئەم بەیانە لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ دەستان خۆش. باسی پێشەنگای ئۆتۆمبیلی دیترۆیتی ئەمریکاکەم کە ئەم ساڵ بۆ یەکەم جارە گەورەترین بار هەڵگری کارەبایی جیهانی بە ناوی بیگ فۆرد 20 نمایش کرد. کۆمپانیای فۆرد خاوەندارەتی ئەم ئۆتۆمبیلە دەکات و ئێمەش لەم بابەت و لەم راپۆرتە بۆ کەسانی کە هەواداری ئەم جۆرە ئۆتۆمبیلانن و لە شێوەی خۆشیار ناوازەیە بۆ ئێوە دەیخێن. لە پێشانگای ئۆتۆمبیلی دیترۆیتی ئەمریکا ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان بەشێکی گەورەی پێشانگاکەیان بۆ خۆیان داگیر کردهبوو ئەم ساڵ بۆ یەکەمین جار گەورەترین بارهەڵگری کارەبایی جیهانی بەناوی بیگ فوت 20 نمایشکرا ئەم بارهەڵگرە کارەباییە لەلایەن کۆمپانیای فۆردەوە دروستکراوە کێشی نزیکەی 11,000 پاوەندە. ئەم بار هەڵگرێزە بەڵاحە بە بزوێنەرێکی کارەبایی کار دەکات هێزی 1400 ئەسپی هەیە ئەمە یەکەمین بار هەڵگری گەورەی کارەبایی جیهانە کە لە پێشانگای دیترۆیت نمایش کرا و بەڕاستی ناوازەیە. کۆمپانیای فۆرد 10 ساڵ پێش ئێستا دەستی با دروستکردنی یەکەمین ئۆتۆمبیلی بارهەڵگر کردووە بۆ یەکەم جار لە ساڵی 2012 یەکەمین ئۆتۆمبیلی بارهەڵگری خۆی نمایش کرد بۆ ئەم ساڵیش ئۆتۆمبیلێکی نوێیان بەنای بیگ فوت نمایش کردووە کە گۆڕانکارێکی ئەوتۆیان تێدا کردووە و بزوێنەرەکەیان کردوتە کارەبایی و تایەکانیان گەورەتر کردووە. ڕاستی گەلەکۆجانە ئەفتڕۆم بێرە بار هەرگل گەلەکە نایە بۆ باڵکێشە نەمایشن باڵکێش دەداتەنە ئەنجامدان ئەس هەرگیز با هەلگرێکی نابینم کووی لە نوێ هەندێت مەزن بن لەوما بۆ من دیت ناوان جورە ترۆمبلن باڵ هەرگر گەلەکە نویە. ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان لە پێشانگاکەدا نمایشی سەرنجڕاکێشیان ئەنجام دەدا و سەردانیکەرانیان سەرسام کردبوو بە جۆرێکە هەمویان لەگەڵیان وێنە و ڤیددیۆیان تۆمار دەکرد و با گۆڕانکارێکی گەورە و جوان لە جیهانی ئۆتۆمبیلی بارهەڵگرەکان ناویان دەبرد جێنا فەریقی کوردستان 24. زۆر سپاسانەکەم کە تا ئەم ساتە وەختە لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 بووە سەرەتای ڕۆژەکانی پاییزمان بە یەکەوە دەست پێ کرد بۆ هیوایی کە ڕۆژێکی پڕ لە خۆشی پڕ لە شادی و تەندروستی و پڕ لە ئومێدتان بۆ خوازم تا بێگەیشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتانە سپێرم ماڵتانە.